بەڵازان خۆشەویستانمان لە تۆری دومی بەرنامەکەماندا باز لەو گۆڕانکاریەکە شو هەوانە دەکەین کە هەن لە پێشێکیشە لەگەڵ ئەو کاک دەنا باسمان کرد لە ساڵانی ڕابردووتردا گۆڕانکاری کە شو هەوا بەم چەشنەی ئێستا نەبوو وەرزی بارانباری باتە باران دەباری بەفربانی بە هەمان شێوە وەرزی گەرما یعنی ئێستا گۆڕانکاریەکان زۆر گۆڕاون ینی زۆر جار پسپۆڕانی ئەم بوارەش پێشبینیکەرانی ئەم بوارەش کە شارەزایەکی باشیان تێدا هەیە ینی پێیان سیرەکە بەم چەشنی هەرچەنە کۆمەڵی هۆکاری زۆر هەن حتمما میوانەکەشم باسیەکە ئەوەی کە گرنگە و زیاتر خەڵکی بەلایەن و گرنگە گۆڕانی کەشوهەوای ئەم ساڵە لەبەرەوەی کە ساڵی ڕابردوو بارانبارین کەم بوو بێ ئاوێکی زۆر لە شارەکاندا بوونی هەبوو ئومێدەوارن یاخود دەست بە دوعان بۆی کە ئەم ساڵ ئینشاءڵڵا بارانێکی باش بارانێکی بەڕەحمەت بۆی کە لەو نەهامەتی وشکە ساڵی کە هەبوو ساڵانی پێشووترەوە ساڵی پاریش نەجاتمان بێت گفتوگوی زیاتر لەسەر گۆڕانی کەشوها دەکەین بۆ ئەمساڵ لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر ئوسامە ئەشرەف مامۆستای زانکۆ بە شازێکی ڕاستە و خۆ لە هەڵەبجەوە میوانمانەکە دکتۆر گیانسڵای خوا لێ سپاس بۆم دەرفەتە. سڵاو لە ئێوە سەرجەم بینەرانی بیسرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پێیان. زۆر سپاس کاک دکتۆر بەوەی کە زانیاریت هەبێت یاخود لەسەرت خوێن بێتەوە پێشبینی کەشوهەوا بۆ ئەم ساڵ چۆن ئەیبینیت؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندە میرەبان لە ڕاستیە بارودۆخی کەشوهەوا لە چینی ترۆپۆسفێرا یان ئەو چینێکەوە کاریگەی لەسەر مرۆڤ هەیە و مرۆڤ و زیندەوەر و ژینگە یان پۆشەی ڕۆکی تایە ئەژی لەبەرەوەی یاسایەکی جێگیر نییە وەکو یاسایەکی ماتماتیکی یاسایەکی فیزیا یاسایەکی کیمیا یان یاسایەکی گردردونی بۆ نمونە ئێمە ساڵاناڵێن لە 21 دوانزە بێ بە زستان و بۆ نە 21 سێ بێ بە وەرزی بەهار یاسایەکی لەم جۆرە نییە بۆیە بەردەوام لە گۆڕانایە بەشێکی پێوەستە بە گۆڕانکاری گردردونیەوە بەشێکیشی پێوەستە بە ئەو کار و چالاکیانەی کە مرۆڤ ئەنجامی دەن بە شێوەیەکی فراوان و ئاکات گۆڕانکاری لە پلەی گەرمی گۆڕانکاری لە ناوچە و زۆنەکانی دابەشبوونی پستان ناکە تر گۆڕانکارێکی زۆر لە کەشوهەوایە دروستە بێ تایبەت مندی گۆڕانی کەشوهەوا مێژوویەکی دێرینی هەیە ئەو بارودۆخی کە ئێستا هەیە و وەکو بەڕێز داماژت بێگر بەشێکی زۆری جوتیاران پیشەوەران لێ ئەترسن مەترسی دووبارە بوونەوەی وشکە ساڵیە یان کەمبارانیە بین لە سەردەمانی پێشووتریش لە پێش ئەوەی کە باسی گۆڕانکاری هەوایەکانیش بێتەکایەوە بۆ نمونە لە سەدان ساڵ لەمەوە پێشیش هەر گۆڕانکاری هەوا ڕوویداوە وشکە ساڵی ڕوویداوە ماوەیەکی زۆر کەمبارانی یان بێبارانی ڕوویداوە لەناو وەرزی زستانیشە بەڵام بارودۆخەکە لە ئێستا بە جۆرێکە کە زوو دووبارە ئەبێتەوە و ئەگەر سەردەمانێک بۆ نمونە بڕی باران کەمتریش بوو بێ ئەو کاتە ژماری دانیشتوان کەمتر بووە پێداویستیەکانی مرۆڤ کەمتر بووە بەڵام لە ئێستاە ڕۆژ بە ڕۆژ ژماری دانیشتوان و داهێنان و پێویستیەکانی بەکارهێنانی ئاو و بەکارهێنانی سەرچاو ئاویەکان و دەرامەتە سروشتیەکان و گۆڕانکاری ژینگەیەکان زیاترەکە ئەمەش مەترسیەکان قوڵترەکە سەبارەت بە پرسیارەکەی بەڕێز تایبەت بە پێشبینیەکانی ئەم ساڵ وەکو ئەوەی کە بوارەکەم کەشوهەوایە من ڕێگە بە خۆم نادەم پێشبینێکی دوورمەودا بکەم بەڵام تا ئێستا بە وەرزی پاییز پێشبینیەکان زۆر باش نین بەڵام ئەوەنەی من متابعەم کردووانەی بە دوواداچوونم کردووە ماوەی چەند ساڵێکە لە دوای ساڵی 2000ەوە چەند ساڵێک تا سەرەتای مانگی 11 بارودۆخی کەشوهەوا زۆر جیاواز نەبووە لە ئەم ساڵمان هەیە تا 2011 هیچ بڕەبارانێک نەباریوە ئەو ساڵە نزیکی 800 و تقریبا 36 ملیم باران باریوە واتە بە تەواوی مەرج نییە سەرەتاکە بەشێک بێ لە ینی نوێنەرایەتی تەواوی وەرزی دابارینیان وەرزی شێداریان نوێنەراتی تەواوی پاییز و زستان و بەهاریش بکە بەڵام وەکو سەرەتاکەی ئومێدبەخش نییە جێگەی نیگەرانیە بە تایبەتی وەکو بەڕێز داماژت بێکرد کە ساڵی پێشیش بڕی بارانۆکو پێویست نەبووە و ئەم ساڵ وشکە ساڵێکی کشتتوگاڵی تەقریبا ناوچەکە ڕوویداوە بەشێکی زۆری کانی و کارێز و بیر و سەرچاو ئاویەکان یان وشک بوون یان بڕی ئاوەکەیان کەمی کردووە کەواتە بۆ وەرزی پاییز پێشبینیەکان زۆر جێگەی دڵخۆشی نین ئومێدەوارین کە
گۆڕانکاری ئەرێنی ڕووبدات. بەڵێ کاکتۆر لای ئەموان ئاشکرای و بەڕێزی شت ئێمە لە وەرزی پاییز و زستان و بەهار ئیتر وەرزی دابارینە بەڕاستی جەنابەت فەرمووت چەند ساڵێکە لە دوای 2000ەوە ئەنی لە سەرەتای پاییز بارانی باش یا باران نەباریەوە دوا کەوتووە ئەم قسەی ڕاستە بەڵام ئایا گرفت هەم بۆ ئاوی سەرزەوی هەم بۆ ئاوی ژێرزەوی هەم بۆ بابەتی کشت و کاڵ و با بڵێن جوتیاران دروست ناکات کاتێک پاییز لە سەرەتاکەیەوە باران نابارێت ینی گرنگە ئەم 800 ملیمی بۆ نونە ئەبارێ تەوزیع ببێ بەسەر ئەم مانگانەیە بەسەر ئەم وەرزانەیە یا ئاسایی ئەگەر هەر هەمووشی بکوێتە زستان یا هەمووشی بکوێتە بەهارەوە یا بەعکسەوە هەمووی لە سەرەتایە ببارێت لە پاییزا بێ. بەڵێ لە ڕاستیا چۆن مرۆڤێک ناتوانێت یەک ڕۆژ بەشی وەنە مانگێک یا بەشی ساڵێک خواردن بخوایان لە ماوەی هەفتەیەک دەڕۆژە لە ماوەی مانگێکە بەشی ساڵێک خواردن بخوا کشت و کاڵیش بەم جۆرەیە پێویستە ئەو پڕە بارانەی ئەبارێ یعنی ئەگەر 400 تا 500 ملیم ببارێ بەڵام دابەش ببێ بەسەر چەند مانگێکە بەسەر قۆناغەکانی گەشەکردنی کشت و کاڵا و زەوی بتوانێت لە خۆی بگرێ و هەڵی بمژێ بچێتە قوڵایی چینەکانی خاکەوە بێ بە پاشخانێک و بێ بە بەشێک لە داهاتی ئاوی ژێرجێ لە ناوچەکەی ئەمە زۆر زۆر گرنگترە لەوەی کە پاییزێکی باراناوی هەبێ زستانێکی وشکیان بەهارێکی وشکیان زستانێکی باراناوی و بەهارێکی وشکمانە بێ بێگومان کشت و کاڵ ڕۆکی سروشتی و دارستان و گژوگیە ژینگە بەگشتی ئاوی ژێرزەویش پێویستی بەوەیە کە ئەم بڕەبارانەی ئەبارەی دابەش ببێ بەسەر ماوەیەکی زۆرە بەسەر چەند مانگێکا بەسەر قۆناغەکانی گەشەکردنی کشت و کاڵە بەسەر وەرزی بارانە کە تقریبان لە سەرەتای مانگی 11 بۆ ناوەڕاستی مانگی 5 پێوترێ وەرزی باران و وەرزی شێداری ئەگەر بێت و بڕی بارانەکە کۆ بێتەوە لە مانگێک یا لە وەرزێکا بەڕاستی گرفت دروستەکە بە تایبەتی بۆ کەرتی کشت و کاڵ چونکە هەرچەندە بڕی باران لە وەرزی پاییز و لە وەرزی زستانیش زیاتر بێ وەرزی بەهاریش لەبەر ئەوەی ئەکەوێتە قۆناغی کۆتایی گەشەکردنی بەروبوومە کشت و کاڵەکانەوە و سەرەتایی بەرزبوونەوەی پلەکانی گەرما و وەرزی گەرمایە لەو کاتەشا بەروبوومە کشت و کاڵەکان پێویستێکی باشیان بە بڕیاو هەیە لەو کاتە ئەگەر بڕی بارانی پێویست نەبێ پێویستە بە ڕێگای ئاودێری لەو شوێنەی کە ئاوی سەرزەوی یاخود ئاوی ژێرزەوی هەیە لە ڕێگەی ڕەشاندن و ئاودێریەوە قەرەبی ئەو ئاویان بۆ بگرێت و ئەگەر ئەو شوێنە ئاوی سەرزەویشی بۆ جۆرە نەبوو کەواتە بەروبوومە کشت و کاڵەکە قۆناغی کۆتاییەکەی بە ناکامەڵی و ناتەواوی کۆتایی پێێنێ و بەروبوومەکەی وەکو پێویست نابێ جا ینی گرفتەکە ئەوەیە کە ئەگەر بێت و وەرزی پاییز بارانەکەی زۆر دوا بکەوێت بۆ نمونە بکەوێتە ینی بارانی پێویست بکەوێتە ناوەڕاستیان دوای 15 ئەمە گرفت بۆ بەروبوومی کشت و کاڵ دروستەکە بە تایبەتی کشت و کاڵی زستانە چونکە دەستەواشەیەکە لای خۆمان کە پێوترێ حەقە پەڵە بۆ نمونە لە 5 تقریبا ئینترە بێ پەڵە بدات واتە خاک بە قوڵایی 30 هەندێک شوێن تا 50 سانتیم بڕاوێکی باشی هەڵمژی بێ بارانێکی باش باری بێ جوتیارەکان دەست بکەن بە چاندنی دانەوێڵەکەیان کاتێک ئەم قۆناغە دوا ئەکەوێ بێگومان دواتر قۆناغی گەشەکردن و دیسان دوا ئەکەوێ قۆناغی سەوزکردن و چەکەرەکردن دواتر چێتە ناو قوڵایی وەرزی زستانەوە کە گەشە تقریبا ئەوەستێ بەهۆی نزمبوونەوەی پلەکانی گەرماوە واتە ئەم ڕۆکە قۆناغێکی گرنگی کە سەرەتای گەشەیەتی دوا کەوتووە گرفتی بۆ دروست ئەبێ بۆیە ئەو سروشتە ئەو تایبەتمەندی کە خوای گەورە دیاری کردووە لە کاتی بارانبارین و لە کاتی چاندنی و بەروبوومە کشت و کاڵەکانە بێگومانەکە لە بارودۆخێکی سروشتی و ئاساییدا بڕوا ژینگە بە هاوسەنگی ئەمێنێتەوە کاتێک گۆڕانکاری دروستە بێ باران لە وەرزی پاییزە زۆر دواکەوێ یان لە کۆتایی وەرزەوە وەرزی بەهار لە مانگی 3-4ەوە بۆ نێمە ساڵێکی وەکو ساڵی 2021مانەیە کە ساڵێکی وشکە ساڵی توندە و بە هەمان شێوە ساڵی 2007 لە پارێزگای گۆک و هەڵەبجەیە 2007 لە هەفتەی 3 کۆتا باران بووە 2021 شانزەی 3 کۆتا ڕۆژی باران بووە لە کاتێکا ساڵ هەیە هەتا 6 باران باریوە یعنی لە شانزەی 4 گەر تا شانزەی 5 واتە 2 مانگ باران نەباریوە هەرچەندە بارانیش کەمتر بێ پلەکانی گەرما زیاتر بەرزە بنەوە ژینگە زیاتر وشکە بێتەوە کشت و کاڵ گرفتی بۆ دروستە بێ گژوگیا زیاتر وشکە بێ کەواتە وەرزی هاوین زووتر دەست پێەکە بۆ بینەوە ساڵانە بەشێکی زۆری بەروبوومی کشت و کاڵی زستانە بە تایبەتی گەنم و جۆ هەروەها نۆکیش ئەبینین درێنە نەکراوە
بەرەبوومی بڵێن بێستانیش سەرکەوتو نەبوو تەنانەت بەرەبوومی باغداریش کە هەنار و هەنجیر و بەرەبوومە درەختەکانیش کێشەیان بۆ دروست بوو بۆیە ئەگەر بێت و لە وەرزی پاییز دواب بکەوێ هەندێک بەرەبووم تووشی گرفتە بن و لە وەرزی بەهاری ژەگەر زوو کۆتایی پێبێت بە هەمان شێوە هەندێک بەرەبووم هەر تووشی گرفتە بن و قۆناغێکی گرنگی گەشەکردنیان یا دوا ئەکەوێ یان ناتوان بیگەین نەپایان کەواتە ئەو بڕەبارانەی کە ئەبارێ ئەگەر بێت و بە شێوەیەکی دادپەروەرانە یان بە شێوەیەکی نیمچە یەکسان بە پێی پێویستی ڕۆکەکە ببارێ دابەش ببێ بەسەر قۆناغەکانی گەشەکردنی ڕۆکە بێگومان ئەگەر بڕی بارانەکە کەمتریش بێ بەڵام ئەتوانێت بەشی پێداویستیەکانی کشتتوکاڵیان پێداویستیەکانی کشتتوکاڵ پێداویستی ئاویەکانی کشتتوکاڵ دابین بکە. بەڵێ کاک دکتۆر دەزانین کە ئەمە تقریبەن شتێکی جیهانیە لە زۆرێک لە وڵاتاندا هەر ینی ئەم گۆڕانکاریە ڕوویاوە و ساڵانە کۆنفراس و ینی کۆڕ و کۆبوونەوەی گەورە ئەنجامدرێت لە ئاستی نێودەوڵەتیە جیهان چی پێگری بۆ ئەمە وڵاتان چیان پێ دەکرێت بۆی کە بەشە لە شازەکان ڕێگر بن لەو گۆڕانکاریە گەورەی کە لە کەشوهادا ڕوویداوە کە بەشێکی پێیوەستە بە مرۆڤ خۆیەوە. بەڵێ کاک دانیار لە ڕاستیە ژماری دانیشتوانەوە 8 ملیاری دەمێکە تێپەڕاندووە ئەمە 8 ملیارە لە بەشێکی وڵاتان لە ململانەیەکی توندی سیاسیان لە ڕووی پیشەسازیەوە کە خەریکن هەرێکیان ویستی ئەوەی هەیە کە زیاتر پێش بکەوێت و بەرەبوومی پیشسازی باشتر بەرهەمبێنێ واتە پیشسازی ئێستا تقریبا لە ترۆبکایە و ڕۆژ بڕۆژ لە گەشەکردنی زیاترایە کە بریتە لە بەکارهێنانی سوتەمەنی بەتایبەتی نەوت ساڵانە ڕۆژانە زیاد لە 95 ملیۆن بەرمیل نەوت لەسەر زەوی ئاسووتێنرێ زیاتر لە 95 تقریبا ئێستا لەو چێژمارەکە بەرز بێتەوە بۆ زیاتر لە 100 ملیۆن بەرمیل نەوت ڕۆژانە ئەسووتێنرێ بۆ دابینکردنی پێداویستی پیشسازیەکان و پێداویستیەکانی کۆمەڵگەی مرۆڤ ئەمە لە لایەکی دیکەوە مرۆڤ خەریکی سوودوەرگرتنە لە زەوی لە دەرامەتەکانی ژێرزەوی دەرێنێ ڕوبەری شارەکان فراوانە بن ژمارە دانیشتوان خۆی زیاترەکە لە بەرامبەر ئەو جەنگە گەورانەی کە ئەکرێن بۆ نمونەگەر لە وڵاتێکی وەکو عێراقەوە سیر بکەین بە تایبەتی ناوەڕاست و باشووری عێراق چ گۆڕانکاریەک بەسەر ژینگەی و شارەیەوە لە دوای 2023ەوە بەسەر ژینگەی وڵاتەیە ئەبینی بەشێکی زۆری شارەکان ڕوبەری سەوزایان زۆر کەمی کردووە سەیری جەنگی غەزەکەی بە هەمان شێوە جەنگی ئۆکرانیایە جەنگەکانی ترە لە ناوچەکەیە بینی هەموو ئەم جەنگانە بەشێکن لە دەردانی گاز و مادەی ژاراوی زیان بەخش بۆ ژینگە و هەروەها بە بیابانکردنی ئەو خاکەی کە لە ناوچەکەیە هەیە ئایا ئاگرکەوت دروستکردنی ئاگر بێ و بەهۆی ئاگرەوە سووتانی ڕوبەرێکی زۆری دارستان و گژوگیا بێ ئایا گۆڕینی تایبەتمەندەکانی خاک و لە ناوبردننی بە پیتی و پیسکردنی بە مادەی تاقامەنی و مادە تیشکیەکان کە ڕوبەری بیابان زیاترە بێ ئەمە هەر لایەنە مرۆیەکەی لایەنە سروشتێکەشی زۆر جار ئاوهەوا خۆشی لە ڕێگەی سروشتی و گۆڕانکاریەک کۆمەڵی گۆڕانکاری دروستەکە کە بۆ نمونە ڕوودانی دیاردەی ئێلینۆ لانینایەکە بە هیچ شێوەیەک دەستی مرۆڤی تیانە کەواتە ئەکرێ لە هیچ چالاکێکی مرۆیش لەسەر زەویا ڕوونەدات ڕاستە ژینگە پاکە بێتەوە بەڵام ئەکرێ لە چەند شوێنە گەر وشکە ساڵی هەبێ ئەکرێ لە ترۆپکی ئەنجامدانی کار و چالاکیەکانی مرۆڤ بین و ساڵێکی باراناویش بێ طبعا فەرمودەیەکمان هەیە دەرەجەی سەحەتەکەی نازانم کە ئیبن عەباس ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ ڕەوایەتیەکە فەرمێ ما من عام أمطر بعام واتە هیچ ساڵێکمان نییە باران لەسەر زەویە کەمتریا زیاتر بە بەراورد بە ساڵێکی دیکە باران ببارێ واتە هەموو ساڵێک لەسەر زەویە بڕێکی دیاریکراوە باران ئەبارێ بەڵام ئەم بڕە ئەکرێت ئەم ساڵ لە بەشێکی هەرێمی کوردستانیان لە شەرق ئەوسەتا بڕێکی باران بڕێکی زۆر باش بارانە بارێ لە شوێنێکی دیکە وشکە ساڵیە یان لەسەر دەریا و زەریاکان بڕێکی زیاتر بارانە بارێ لەسەر ناوچەیەکی وشکانی وشکە ساڵی ڕوئەدا ئەو کەواتە ئەوەی کە پەیوەستە بە مرۆڤەوە بەشێکی بۆ نمونە وڵاتێکی وەکو هەرێمی کوردستان یا وڵاتانی کە تا ڕادەیەک تازە گەشە سەندویان وڵاتە دواکەوتوەکان شتێکی ئەوتویان لەدەست نایەت بیکەن بۆ بەرەنگاربوونەوەی گۆڕانکاریەوە هەوایەکان لەبەرەوەی ئەم وڵاتانە هەمیشە قوربانین هەمیشە ئەگەر کە دیاردەکە ڕوئەدا کە کارەساتەکە ڕوئەدا ئەوان ناچارن پەنابن بۆەوەی کە چۆن خۆیانی لەگەڵا بگونجێنن چۆن بە کەمترین زیان ڕزگاریان ببێ لە وشکە ساڵیە شەپۆلێکی سەرمایە ڕاماڵینە لافاوە
گرفتێکی کارەساتێکی ژینگەیە پیسبوونی هەوایە نا بەڵام کۆمەڵێک وڵاتی دیکە هەیە وەکو وڵاتی پیشەسازی گەورە و بەشێکی ئەوروپا وەکو چین و هیندستان وەکو باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا وەکو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەمانە بەشێکن لە گرفت واتەوە بەشێکن لە چارەسەریش بەڵام وڵاتانی دواکەوتوو یان بەشێکی زۆری وڵاتانی ئاسیا و ئەفریقا و بەشێکی ئەمریکای باشووریش ئەمانە زیاتر بەشێکن لە قوربانی و لە بەرکەوتە واتە بەشێکنین لە گرفتەکە بەشێکنین لە هۆکاری دروستبوونی گرفتەکە و ناتوانن بە تەواوی بەشێکیش بن لە چارەسەر بەڵکو تەنها قوربانین و ئەبێ هەوڵ بدەن بە کەمترین زیان دەربچن بەڵام لە ڕاستیا کۆمەڵێک توێژینەوە کرێچەنە لۆکاڵیش بن ئەتوانن تا ڕادەیەک هەندێک توێژینەوەمان هەیە کاک دانیار بۆ چارەسەرە واتە توێژینەوەیەک ئەنجامەدرێ ڕوبەڕووی کارەساتەکە ڕوبەڕووی دیاردەکە ئەبینەوە بەڵام هەندێک توێژینەوەی دیکەمانەیە ڕاستی توانای چارەسەری نییە بەڵکو توانای خۆگونجاندن ئەبێت توانای خۆگونجاندن بەرزەکاتەوە کۆمەڵە ڕێکاری ژینگەی و ڕێکاری مرۆی و ڕێکاری ئەگەر کارگەڕ و ئیداری هەبێ ئەگیرێتە بەر کۆمەڵە ڕێکاری زانستی بۆی خۆمان لەگەڵ بارودۆخەکەیە بگونجێنین لە هەموو حاڵەتەکە ئەم کۆنفرانسانە ئەگەر هەبن باشترە بەداخەوە کە زۆر جار ئەو ڕاستپاردانەی کە لەو کۆنفرانسەکان ناخرێنە ڕوو ئایا پاڵپشتی دارایی ناکرێن ئایا پاڵپشتی زانستی ناکرێن ئایا بەشێکن لە ئیعلام یان ململانیەکی ناتەندروستە کە بە هیچ شێوێک لە بەرژەوەندی ژینگە نیە ڕاستپاردەکان بە ڕێژەیەکی کەم ژمارەی کەمیان لێ جێبەجێکرێ ئەگەر بێت و بە شێوەیەکی بە فراوان لەسەر ئاستی جیهانی وڵاتە پێشکەوتوەکان پاڵپشتی دارایی و زانستی بکرێ تەسەورەکەین کاریگەرێکی باشی هەبێ ئەگەر کاریگەرەکە زۆر فراوان و زۆر قوڵیش نەبێ لە قۆناغی یەکەمە کاریگەری ژینگەی ئەبێ دیارەکە ژینگەش گۆڕانکارێکی باش تیا ڕوویدا بێگومان ئاو هەواش چونکە دەرەنجامی ژینگەیە تا ڕادەیەک کە دەژێت کاریگەری تایبەتمەندی ژینگەیەکانەوە ئەویش گۆڕانکاری بەسەرایەت وەکو بۆ نمونە زۆر جار نزمبوونەوەی پلەکانی گەرمایە یان خاوێنکردنەوە هەوا و باشکردنی کوالەتی هەوایە تا ڕادەیە دەتوانێت بارودۆخی ژینگەی بەرەو باشتر ببات بەڵێ کاکتۆر دوایین پرسیارەکەم تەنها دوو خولەکمان ماوە بەس پرسیارەکەم دوو بەشە گەردابەشی کوێی بەسەر ئەو دوو خولەکە سپاس دەکەم یەکەم لە هەرێمی کوردستان ساڵانە پێویست دەکات چەند ملیم باران ببارێت بە شێوازێکی گشتی تەمان ئێمە گەرمیانمان هێو ناوچە شاخاوەکانمانێ بەڵام لە چەند کەمتر نەبارێت ینی باشترە بۆ سەرەوە بێ ئەمە یەک دووەم ئێمە کاریگەرین بە دەریای سپی ناوەڕاست یان بە دەریای سوور زیاتر لە ڕووی کەشوهەوا بەڵێ کاک دانیار لە ڕاستیان هەرێمی کوردستان ئەبێ بە دوو بەشەوە ناوچەی شاخاوی ناوچە نیمچە شاخاویمانەیە هەمیشە ساڵی پار نەبێ کە کارەساتەکە قرس بوو لەگەڵ چەند ساڵێکی دیکەشمانێت ساڵی وشکە ساڵیەکەنە تقریبا ناوچەی شاخاوی ساڵانە بڕێکی باش باران ئەبارێ و بە زۆری ناوچەی شاخاویە کشتتوکاڵی زیاتر باخداری ئەکرێت کە پشت بە ئاودێریە بەسێ ناوچەی شاخاوی ئەو بڕەبارانێک کە ئەبارێ ئایا لە ژێر زەویەوە بێ ئایا خۆراک پێدەری ئاوی سەرزەوی بێ ئاوەدا بە ناوچە دەشتاییەکانیش لە ناوچە بەگشتی لە هەرێمی کوردستانە ئەگەر سەری 450 ینی بەجێگیری طبعاً 500 ملیم ببارێ ئەوە گرفت بۆ کشتتوکاڵ دروست نابێ بەڵام ئەکرێت و پێویستیش نەبێ بەڵام ئەگەر 550 ملیم تێبپەڕێنێ تەسەورەکەین دیارەگەن لە ناوچەی نیمچە شاخاوی 550 ملیم ببارێ حتمما ناوچەی شاخاوی 800 ملیم و 900 ملیمیش تێ پەڕێنێ بەڵام ئەگەر 550 ملیم کەمتر نەبێ ساڵانە بە بەردەوامی و مامەڵەیەکی تەندروست بکرێت لەگەڵ دەرهێنانی ئاوی ژێر زەویەواتە هەڵکەندنی بیر تەسەورەکەم زۆر باش بێ بەشی پێداویستیە کشتتوکاڵی مرۆییەکان بکات و لە ڕووی کاریگەربووی ناوچەکەشمانەوە لەبەرەوەی دەریای ناوەڕاست تا ڕادەیەک نزیکترە و ڕوبەرێکی گەورە و فراوانیشی هەیە بەڵێ بێگومان بەشێکی زۆری کاریگەریەکەمانە کە دژ کاریگەری دەریای ناوەڕاستەوە و هەندێک ساڵیش هەیە تقریبا دەریای ناوەڕاست و دەریای سوور هاوشێوەی یەک بە ڕێژەیەکی زۆر کەم دەریای سوور کاریگەری کەمترە لە دەریای ناوەڕاست هەندێک جار هەیە پێکەوە هەردووکیان لە یەک کاتا کاریگەریەکەیانەگاتە سەر هەرێمی کوردستان و بارانێکی زۆر باش و بڕەبارانێکی زۆر باش لە هەرێمی کوردستان ئابارێنن بەڵام بە پلەی یەک دەریای ناوەڕاستە بە پلەی دوو دەریای سوورە ئەکرێ لە هەندێک حاڵەتی تایبەتە دەریای سووریش لە ساڵێکا لە مانگیەکە کاریگەریەکانی زیاتر بێ لە دەریای ناوەڕاست بەڵام بە شێوەیەکی گشتی زیاترەکەی ژێر کاریگەری نزمە بەستانەکانی دەریای ناوەڕاستەوە بەڵێ زۆر بەڕێز دکتۆر ئوسامە شەریف مامۆستای زانکۆ سپاس بۆی کە لە هەڵەبجە لەگەڵمان نابوویت.